سڵاو قوتابیانی خۆشەویست من مامۆستا داستانم لە ڤیدیۆشکە لەگەڵتانم ڤیدیۆی یەکەممان بەشی یەکەم بوو لە ئەسیلەی تەمهیدی 2023-2024 بوو ئەوڕۆ دێم باسی بەشی دووەم دەکەم ئەو پرسیارانەی کە هاتیتەوە بەشی دووەمیش واتە ئامانجە واتە چی بابەجان ئامانجەکانمان پرسیارەکانمان زۆرە تقریباً 12 پرسیارە هاتیتەوە لە ئامانج بە هەماشۆکە لە بەشی دووەمە دێم تەماشا دەکەم ئەو پرسیارانە چییە پرسیاری یەکەم دەڵێ ئامانج ئەگەر بڕوە بە هەمان شێوە ئێکسەکەم لۆ چێندەرە لە بۆ سێە دێم تەماشا دەکەم ئەگەر هاتوو لای کوبزام لای ڕاستە ئەگەر موجەب بوو ئەوە لای ڕاستە باشە و ئەگەر هاتوو چەپیش بە دەمانگۆت سالم بی باشە بابە ئەو لێرە بزانم و ئەگەر هاتوو لێرە شەشکەلەوە دەنووسم کوبزامە لە ئەگەر هاتوو نەخشەم پەلدار بی لای ڕاست و لای چەپی و لێ دیاریکەم ئەگەر ئێکسەکەم ڕووی لە ئاسەنگەکە لەوی بوو باشە ڕووی لەوی بوو ئەوە پێ دەن لای ڕاست و ئەگەر هاتوو پشتی لێ بوو پێ دەڵێم لای چەپ باشە ئەو دوو شتێ بزانە زۆر کافی لوتو لێ تەماشا دەکەم ئەگەر هاتوو برێ مامۆستا ئەدی ئەگەر ئەوها بوو ئەمە چکەم لە حاڵەتێ بابە هەر یەک شت دەبی ئەگەر هاتوو ڕووی لە ئاسەنگەکە لە ئێکسەکەی بوو ئەوە پێ دێن لای ڕاستە باشە ئەها وەکو بۆ منە ئەوە تەماشا دەکەم ئێستا لای ڕاستە ئەوەش لای چەپە ئەو بەنسبەت پەلدارەکەی دێم تەماشا دەکەم لای ڕاست دێم تەماشا دەکەم ئەوە چەپە چکە لۆ پشتی لێیە ئەدێەوە ئەوە ڕووی لێیە کا دەڵێم ئەوە ڕاستە ێ بە خۆشمان چم دەوێت لای ڕاستم دەوێت دێم تەماشا دەکەم ئەنجامەکەی چەندە پێنجە کەواتە ئەنجامیش نکاتە چەند پێنج کەواتە وەڵامی ڕاست بێ ئەوە بەنسبە پرسیاری یەکەم پرسیاری دووەم تەماشا دەکەم چم هەیە وێنەکمان هەیە دەڵێ لە وێنەی ڕووکردنەوەی بەرامبەردا ئامانج ئەگە ئێکسەکەم نزیکی بیتۆ لە سفری لای چەپ باشە لەو نەخشەی ئەوە ئێفەکەیە دیاری بکە تەماشکەم بابە ئەمن ئەگەر وێنەم هەبوو کە تەڵەبە وێنەی دەبینی چۆچی دادادن درێ مامۆستا ئەمن تەواو وێنەم دیت ئەم ناتەم پرسیاری حەلکەم دەنا پێ دەڵێم ئاسانتریش لە بیکاری چی بابەجا وێنەیە بەس لێت غەڵەت نەبی چونکە لۆ تۆزێک وردە ئەگەر نا ئاسانترین شتە مەشێ بابە لە پرسیارەکان قەت مەترسی داوای چ دەکات ئێستا بابەجان ئەوە چییە سالبە کاتەوە لای چەپی دەوێت باشە دێم تەماشای وێنەکەی دەکەم ئەگەر لە وێنەکە خاڵی پچرانم هەبوو باشە یعنی کو مامۆستا واتە بازنەکەت هەبوو بە بەتاڵی یان بازنەکەت هەبوو بە پڕی باشە ئەو کاتی ئەنجامەکەی دەبێتە چی دەبێتە نرخی وای یعنی وێنەکەم ئەگە بگیرەوە لای ڕاست و لای چەپ کاتی ئەوە کرابە بۆ نمونە خاڵی پچرانە کرابە دەمانگوت مامۆستا ئەنجام دەبێتە نرخی وای ئێستا تەماشای وێنەکەی دەکەم هیچ خاڵێک پچرانم نییە کەواتە وێنەی بۆ شێوێ سادەیە کەواتە دێم تەماشا دەکەم غەڵەت نەکەی کاتی وێنەت ئەوها بوو هیچ ئامان سێدا نەبوو واتە خاڵی پچرانی نەبوو لە دوو وەڵامی زیاتر نییە یان سالب ئینفینیتیە یان موجەب ئینفینیتیە باشە بابە لەو دوو شێوەی ناهەستە دەرێ یەکوو بزانین مامۆستا تەماشەکەن ئەگەر چارێکی دووەم بوو بەبێ یەک و دوو یان بەبێ یەک و دوو یانی چییە دەبێ موجەب ئینفینیتیە دیاری وا هەیە کە ئەگەر وێنەکە لە یەکەم و سێمیش بی بەزەکە برێ لای ڕازیان لای چەپ تەماشای وێنەکەی دەکەم بزانم ئەوە لێرە ئەوە وێنەیە ئێستا ڕاوەسەوە لەسەر وەرەقەیم تانیمە ئەوە لای ڕاستە ئەوەش لای چەپە یان ئێستا لای چەپ ئەوەش لای ڕاست بە هەمان شێوە ئەگە هەر وێنەکە لە چارەی یەکەم بوو یان دووەم بوو فەرق ناکە کەواتە دەکات چی وەڵامەکەم موجەب ئینفینیتیە ئەگەر هاتوو لە چارەی سێەم و لە چارەی چوارەم بی هەموو کاتی وەڵامەکە دەتە چی سالب ئینفینیتی یعنی مامۆستا بە کورتی مختصەری ئەمن لێرە ئەگە وێنەم دیت خاڵی پچرانم نەبوو وەڵامەکەم دەبێتە یان سالب ئینفینیتی یان موجەب ئینفینیتی ئەگە بڵێ لای چەپ تەماشا دەکەم وێنەکەم تەماشا دەکەم لە چین چەپە ئەوە تەماشای دەکەم ئەگە لە چارێکی یەکەم و دووەم بوو ئەوە دەڵێم چییە
موجبة إنفينيتيا أقل تارجي سيم وتارم درم سال إنفينيتيا كوات والله ما كمتيا موجب إنفينيتي أو بالنسبة بسياري دوا ديم عشان كم أو زار بسياري سيم ما هي أنجامي أمان كم هي إكس نزيد بيتولو صفر ساين يجلس إكس بدوزوا باشا أما قلت ما شيء آسان وبسيط هذا بيأتو أو نرخي دانم ولا شوين يكس بس تبيني شيء قلت كله دانوسم أجر هات نقشي نقك من داناوا أو نرخي كذي جمارة لسه صفر جمارة لسه صفر دلنتي أنزامك دلن بيناسا نكراوا أجل النقشة بغلط نكي بس أجر هاتو لأمانز بي يعني يسبون دلن سايني يجلس صفرة تماشى كم أو يجلس الصفر بس موضوع تيا آمانزا ناله بيناس نكرا ضلهم آمانز بوني نيا باش بابا جان ديم تماشى كم والله من راسي شمان تيا ديا كاتو بالنسبة بسياري سيم ديم بسياري تشوارم ما هي تماشى كم بها ماشي تازة قوت مانتي آمانزا دبي نرخكي تندا يكسكل لو باي روشتيا لنقشك ما هي النقشة ما تيبريتيا لا دو إيتواني ساين يكس داينامو دله إفي باي شكو إكس قالوا تنزل كتب بابا جان لو باي كوادا دلهم دو إيتواني سايني باي سايني باي دكاتا صفر واتا ساين سطواشتاي أدي كو سايني باي إي سطواشتاي دكا سالبية باشا بابا جان أو كاتي حاسب وشكنا دتوين ليدي كواتا دلهم تي دلهم دو إيتواني سايني باي قد بنتينا هزاج مالبو بس توانا كي صفر بو أنزام دكاتا يك كواتا استا إيتوان صفر دلهم دكاتا يك دو زاران يكش دكاتا بابا جان دكاتا دو ديم تماشي والله مكان دكم راز والله أي راس توكو ركت أو بالنسبة سياري شوارم ديم سياري بينزم ما هي بهمان شوا آمانزا ليرة آمان نزيد بتوصل بابا لو صفر ديم دادني موجود ما يكم إيش تصير دانا نويا داني موا ضلمتي يجلس سردو كم يجلس سر أو صفر داني هذا كاتو دو أدي خارج دكاتن دكات صفر سر دكاتن بابا جان دكات صفر لسر صفر ناوش خوشي دلين باري ناديار واتا النخوشة دكينو علاجي دكين باشا بس علاج شيء آسان وطبيعية ديم كاتي النخوش كات تيلي دكان بابا جان ياساك ما هي بيدلين ياساي لوبيتال تلو بكادين بابا جان لوبيتال حركاتك صفر لسا صفر درتو لوبيتال اللي ورد جرين واتا داتا شاي السر بديا وخوارج بديا كو اگر سر بنسمو ضلم يجلس سر دو كمي يجلس سر اكس كو دو كوانا داتا شراو وداتا شاي خوارج درم اكس بهماش يود نسيما ديم تماشا دكم داتا شاي ناو كواني سري او جماريا داتا شاي جمار هم كانت صفرة كاتنا نسمو ادي بابا او كارتا بس يكشتي لو خدت بيني بكعني اگر هاتو جمار لسر اكس بو استو جمار دوش اگر هيز مشكلة غلط نكي بالمام وصدي كوب دوي لگر بيانتي لگر هيز مشكلة نبي تنها يك لسر اكس بي باشا يا ساكتيا ضلم تواني سر بهماشيوا جاراني سر دكم بس سالبي كواتا يكم هيا يك جاران يك دكاتو يك بس سالبك انت سالبي لقى السالبي يا ساي خوي كلا ناو كرتك هي دبت مو زبيه ضلم يجلسر جيرج بدوجا ضلم كواتا اكس كودو هميتواني دو او بنسبه داتا شاي سرا اي خوارج بهمان شيوا داتا شاي زكاه دكاتيك في وزناك بنسمو هذا كاتو جيريك او كات زادر بابا جان امان زخيلو دانيوا ضلم صفر دانيموا صفر دانا بابا جان ضلتن صفر كودو هميتواني دو كواتا دكاتا صفر كودو دكات دو توان دو دكات سار كواتا يجلس سر سار والله من راستك يا ديم تماشا دكم اي تسارا بي سالب تسارا سي سالب تسارا يجلس تسارا ديشتيا يجلس سر تسارا كوالله من راستك يا او بالنسبة بابا جان بالنسبة بسياري بينزم ديم تماشا دكم او زارب سيارة شي
تۆزێک ئاسانە ینی ئەو قورسیش نییە بە هیچ شێوەیەکی بەس بە ئەگەر تەماشا دەکەم 5 کەمێک کشتوان دوو بچوور یەکسانە بە ناشەکی ئێفێکس و بچوور یەکسان بە 5 کۆ ئێکستوانی دوو سەرمێنراوی دوومەرج یان زۆر جار لە وزای دەنووسێت دوولەت یەک ناوە بابە باشە یان برێت دوومەرج یان برێت دوولەت بەکاربینە بۆ دۆزینەوەی نەخشەکمان هەیە کە بە هەمان ئامانجەکەیە کە ئێکس دەکەوێت لە سفر ئاگدار بابەجان کە ئەو نرخەتەیە تۆماتیک پێویست ناکە هەنگای دروست بکەم هیچ پێویست ناکات چ وەردەگرم ڕاست نرخی لودانەوە نرخی یەکسی دادنەوە لێرە دەڵێم مامۆستا دەکاتە 5 کەم 0 توانی دوو بە هەمان شێوە f(x) 5 کۆ x توانی 0 توانی دوو باشە بابەجان یعنی لە شوێن یەکسەکەم سفر دانەوە باشە و ئەنجام دەکاتەنەوە دەکاتە 5 ئەدی ئەوش دەکاتەن ئەوش دەکاتە 5 کەواتە تەماشا دەکەم هەردوو ئەنجامم چێ بابەکە دێچەند کە دێ 5 مادەم یەکسان بوو بەبێ یەک و دەرم وەڵامەکە دەکاتی دەکاتە 5 ئەی چەندە سفرە بی چەندە دەیە سی چەندە چارەکەواتە وەڵامی ڕاتیە دیە ئەوی چەندە 5 زۆر جار پرسیار تەڵەبە لێم شۆش دەبدرێت مامۆستا ئەگەر هاتوو لە جێی ئەو سفڕەی موجب ئینفینیتیان سالە ئینفینیتی بی ئەو کاتی لە بەشی چارەم هەیە کە ئامانجە بێپایەکانە بە هەمان شێوەکە لە ئامانجی هەیە ئەو کاتی دەوی بزانین کامە بەکاتن ئەویش بە دەرکەناری ئاسووی هەل دەکری ئینشاڵڵا بیم گرنگەوەی کە شتەکەی بزانێکردنەوە ئەگەری هاتنەوەی بۆ شێوەی زیاتریش هەیە دێم پرسیاری هەفتەممان هەیە تەڵەبە ڕۆی لۆ شانە چووە کە تەماشا دەکە پچڕان و پچڕانی نییە ئەمە کو بزانم لە چێندە پچڕانە کو ئەو نەخشەی بزانم لە چێندەر هەیە بابەجان تەماشای پرسیار بخینەوە دەڵێ چی کام لەم نەخشانە دێن پچڕانی لە چی هەیە لە ئێکس یەکسانە بە سێ هەیە لابردنی پچڕانەکەی لە توانادا هەیە ئەو قسەمی مەلومن داهێنان کلۆ دەکەم لە خۆ فێر بە ئەگە بڵێ لە توانادا هەیە دەبی ئەمن ئەو نرخی کە دادەنێمەوە دەبی سفر لەسەر سفر دەرچیت جوابەجان دەبی سفر لەسەر سفر دەرچی بەس بڵێ لە توانادا لەسەر سفر دەرچی باشە دووبارە دەکەمەوە ئەگە بڵێ لە توانادا هەیە دەبی ئەنجام چەند دەرچی بۆ نرخەکە نرخی دادەنێمەوە سفر لەسەر سفر بەزە لە پرسیار گۆتی لە توانادا نییە دەبێت چ دەرچی بابەجان دەبێت ژمارە لەسەر سفر دەرچی ئەو ئاسانترین شێوەیە ئەگەر هاتوو لە دوو هەڵبژاردنەکەی تەماشا دەکەم ئەگەر دەرچوو دوو قڵیان ئەو کاتی ڕاست بەبێ یەک و دوو لۆبیتاڵی وەردەگرم اینجا هەمان نرخی دادەنێمەوە کازە هەمان نرخی کە دانەوە کامە ژمارەش تاوا دەرەچی یانی شتەکان وازەعە دێم تەماشا دەکەم ئەی ئەگەر سێی دانێمەوە سێ کۆ سێ دەکات 6 ئەوەش دەکاتەن بابەجان دەکاتە 9 کەم دەکاتە سفر ئەوە چیەوە لە توانادا نییە ئەو دەڵێت چییە لە توانادا هەیە کاتەوە غەڵەتە دێم تەماشای بی دەکەم ئەوە دەکاتە بابەجان دەکاتە سفر ئەدی خوارێ ئەوش دەکاتە سفر کەواتە بەبێ یەک و دەڵێم چ ڕاستە بی ڕاستە بەس برێ بزانە لۆ مامۆستا ئەدی خۆ ڕازناوی بڵێ وڵامەکە بەڵێ وەیە بەزەم جارێ لە خۆم نووسم ڕاستە دێم تەماشای سی و دیش دەکەم بزانم ڕاستیان غەڵەتە دێم تەماشا دەکەم سی چەندە بابەجان ئەوە دەکات سفر ئەدیوە ئەو دەکاتە کات کردێ سفر لەسەر هەشدا کورما مستەوەمە هەنەخی ڕ ئەنجام دەکاتە چی ڕ دەکاتە سفر چکە ژێرەکەی سفر نییە وەرا شتەمە هەر نەخیندیە باشە بابەجان واتە یعنی ئەوە پسڕانەکەی نییە برێ سفر دەکا باشە هیچ شتێک نییە کەواتە دەبێت دەرچی سفر لەسەر سفر دەرچی ئەدیدی تەماشا دەکەم هەینە سەرە دەکاتی بابەجان دەکاتە سفر بەس خوارش دەکاتن ئەوە دەکاتە 9 کەم سێ دەکاتە 6 ئەین دیسەمە هەماشە سفر لەسەر ژمارەیە هەر دەکات و ئەنجام دەکاتەوە سفر کاتە ئەیشمان بە هەمان شێوە نییە کە دەبێت دەرچی وەکو باری نادیا دەرچی سفر لەسەر سفر دەرچی دامنا لە پرسیار دوو قڵ بۆچوو یەک بوو یعنی دوو دانیان دوو هەڵبژاردن وەکو یەک بوون چ وەردەگری بابەجان لۆبیتاڵی وەردەگرم و ئەنجامەکە دواتر کامەی ژمارە بۆ نەژمارە دەچوو لەسەری ژمارەك ئەو کای دەبێتە وەڵامەکە ئەو هەڵبژاردنەوە وەڵامەکە دڵنیا بە هەر یەکیان دەرەچی
أو بالنسبة بسياري حفتم. ديم تماشي بسياري هشتمش دكم أقدر إيرب يعني اشتكت زور وردة نامي الغلط بي بسياري هشتم ضليت شي كام لم نخشانة دين خالي بتصراني هي او موضوعي بسياري هفتمني غلط نكي وكبري لتوانا دا هنا لتوانا داني نرخشي لو قوتيا ني قوتيا او دري بيم ولا كام نخشانة خالي بتصراني هي لخالي بتصران بابا اتو جيري كرت يكسان بك بصفر تنها كرت غلط نكي ها باشا انزا نرخكا لجير دانيو أوا بترانا باشا بابا تيا بترانا ديم تماشي أي دكم جير يكسان دكم بالصفر ضلم إكس كوتار يكسانا بالصفر يكسانا بهماشيو بيبلا كيدي ضلم إكس يكسانا بالسالب سؤال سالب تالي دانو دكاتي بابا جان دكاتا صفر كواتب بيشي ويشي أمن ناكري أوا سالب تراني سالب سوارة أم ساعة جيتو كل الدم شو قلت ما عندي بحمل تحقيق كموها أو دولة مراسك عندي رزقهم أقدر بأجر هاتو بدار كتبو وات الناو بهارود بو بيشي ويشي أوا نابته بتصراني نيا ولد نكي چون كلو بهماشي بهارود نوشي توجه لوينكي بيشي ويشي بتصراني نابي غلط نكي ناو بهارود غلط نكي بابا جان سي تماشا كم دري ما مساويش بارد ضرب لي من خير اگر هات ناو بارد هم كامل بو او كانيتي بس اس تنها سروي ايش ما بسري نيا تنها ايش ما بتصيب جيريا ديم جيريكسان دا كم بصفر اكس كم تاد يكسانا بصفر كوات اكس يكسانا بتسن بابا جان بتصار كوات خالي بتصرانا كيتسان دا تسارا ديم دادن مزان دكاتا صفر بركه دي صفر كوات اوش ساعه جسوكي ددم دي تي دلي اي كوسي هدو نقشك الراستن بلا تاشا دكم هدو ساعه ملي كوات والله مي الراست بابا جان والله مي دي راستا بهواي سودبين بسياري نويا دليتي بهاي اي بدوزو باشا بهاي اي بدوزوا بقوي نقشيك ما هاي بالدارة اي اكس كمسة و اكس بتكتر ليك و اكس كود و اكس جودي اكس انا بيك خالي بتصراني نبت حركاتك او شتديد بابا جان او بالدارة ديتي كدلي بهاي اشتغل من دوزوا دبي توماتيك او دو نقشي يكسان كم سيدخي بابا جان يكساني دكم دم تماشى دكم شو امان لا راستو او لاي تسبا كاتي اغلبو خالي بترانو شد ديم تماشى دكم اي اكس كم سي يكسانا باكس كودو باشا اكس كان تندا يكسانا هم تندا يكا يكي الذي يكس من دكاتو اي كم سي يكسانا بيك كودو بما وسكا اكس يك جانا اي هذا كاتو اي بابا جان ديم تماشى دكم اي كم سي يك كودو دكاتا سي أول سالب سي بس لا يكتب بابا جان دبيته موجب كانت سي كوسي باشا أي يكساني شبتان دكاتة شش كواد ديم تماشى والله ما تقدرتوا أيكا شش درتوا أو سالب سي غلطة أو سندسية أو سالب تارا والله مراتيا ديا كتنديشا شاشة أو بالنسبة بسياري نويا بسياري ديم تماشى بابا أمن بدو رجع حلي دكم باشا بدو رجع حلي دكم رجع كان توتنيا أنزامي أمان زيكم إكس لو نزيت له صفر ساين سي إكس لس ساين إكس بدو زوا هادو الرجع لو دكم بابا رجع يكم دتانم نرخداد نموا بابا يكودو دبت بارشي ناديا شون كلو أجر هاتو تماشى دكم أو ساينس شيء عندك صفر ساينس صفر دكات صفر أوش بعمش دكات صفر أو باري نادرنا خوش تساعد كمان تو دقرم لوبيتالي وقرم ضل ما هو ساين دكات كوساين بس ده شيء جوشكش دي وقرم دكات سي كارت سي كوسايني سي إكس لسه بهالشيء أوش وقرم ساين دكات بابا جان دكات كوساين
کۆساینی x باشە نرخەی دادنێمەوە کۆساینی سفر هەموو کات دەکاتە یەک یەک سێش دەکاتە سێ ئەدی کۆساین سفر دەکاتە یەک کەواتە ئەنجامیشم دەکاتە چەند سێ ئەو بەنسبەت ڕێگای یەکەم چمان بەکارهێنا لۆبیتال لۆبیتال چ بوو داتە شای سەرە بەجیا و ژێرش بەجیام وەگەر ئەدی ڕێگای دوومانەوەسە چییە هەردووچی بابەجیان دابەشی ئێکسی بکە یعنی چۆن برێم ساینی سێ لەسەر ئێکس کارتەکەی خۆمان نووسیەوە ئەوی تریژەرم ساینی ئێکس لەسەر ئێکس باشە دێم تەماشا دەکەم ئەوە یاسامان هەیە ئەوە ڕێگایەک نی بری ڕێگایش بۆ شێوی ئەوە یاسایە ئەگەر هاتوو ساین لەسەر ئێکس بوو ژمارەکانی خۆی دەبتە وەڵامەکە کەواتە چەند بابەجیان ئەوە دەبتە سێ ژمارەی گۆشەکەی دەبتە سێ دابەژێک دەکاتەوە سێ ئەدیەوە چەندە بابەجیانی یەکە ئەدی خوارج ئەوەش یەکە کەواتەوەش دەکاتە یەک کەواتە ئەنجام دەکاتە چەند بابەجیان دەکاتە سێ کەواتە وەڵامی ڕاستمە چییە ئەویش سێیە بریتێ لە سی باشە ئەو بەنسبەت پرسیاری دەیە پرسیاری یازدەممان هەیە تەماشا دەکەم پرسیاری یازدە دەڵێ چی ئەنجامی ئامانجێکمان هەیە ئێکس لۆچێ ڕۆیشتە بابەجیان لە بۆ دووی موجەب ڕۆیشتیە لۆ لای ڕاستەواتە ئەوە لای ڕاستە ئەوە فێر بووین کە موجەب لای ڕاست چار لەسەر ئێکس کەم دوو هەمی توانی دوو ئاگادار بە ئەوە وێنە نییە بۆ شێبیر مامۆستا وێنەیە ئەگەر شێوەیەک لەو شێوە هاتەوە لە وزاری ئەو چەند ساڵی شەر دێتەوە ها یعنی ئەگەر هاتەوە لە دوو وەڵام زیاتر نییە کوی یعنی مامۆستا ئەگەر هاتوو موجەببی یعنی لای ڕاست و لای چەپبی یان سالب ئینفینیتیە یان موجەب ئینفینیت یعنی بەبێ کوتی ئێستا ئەتوو وەڵامی ئەی و بی تەرکە هەر ڕاست برێ لۆمارێ باشە یعنی ئەو دوو وەڵامە بە هیچ شێوەیەکی نییە ئەدی مامۆستا کوو بزانم وەڵامە ڕاستەکە چییە یەک شتی چووکە جێو دەبا بەجیان ئەگەر لای ڕاست بوون یەک پۆینت زیاتر وەگرە باشە ئەگە چ بوو موجەب بوو بەس ئەگەر هاتوو سالب بواتە لای چەپ و لای ڕاستە ئەگەر لای چەپ یەک پۆینت ئێستا ئەوە دوونی بابە لای ڕاستەکە دوو پۆینتێکی وەردەگرم لە شوێن ئێکسەکەی تا دەنێمەوە ئەگەر هاتوو لای چەپ با دەمانگۆ یەک پۆینت نۆ وەردەگرت بەس ئاگادار یەک شتشکە بە ئەگەر ئەو دووەش سالب بە یعنی پێشی ئێرە سالب بە ئەو کات لە سالب تۆزە تەڵەبی دەشێوێ بابەجان سالب چەند بچێ سەرێک کەمە و چەند بێ خوارێ گەورەیە غەڵەت نەکەی یان ئێستا سالب بە بیگۆ بە لای ڕاست دەبێت پۆینتێکی گەورەتر وەگری کەوا دەڵێن سالب یەک پۆینت نۆی وەردەگرم چونکە لەو یەک پۆینت نۆ گەورەتر لە سالب دووی بەس ئەگەر بیگوت بە لای چەپ دەمانگۆ سالب دوو پۆینت یەکمان وەردەگر باشە لە شوێن ئێکسەکەی دادەنێمەوە داینێمەوە دەڵێم چار لەسەر دوو پۆینت یەک کەمی دوو هەمی توانی دوو تەماشا دەکەم ئەو بەبێ یەک و دوو هەر دەکاتەوە موجەب باشە ئەوە توانی دوو هەر توانی دوو دیر کەواتە دەکاتەوە موجەب باشە نیشانەکان لە کنتو میمە ئەوە موجەبە ئەوەش موجەب دەرچوو پێویست ناکە بە ئەنجامی پێویستن بە موجەب و سالبی غەڵەت نەکەی ئێستا سەرێ موجەبە پێشی ئەوەش موجەب دەرەچی کەواتە ئەنجام دەدەچی بابەجان دەبێتە موجەب ئینفینیتی کەواتە وەڵامی ڕاستی بابە وەڵامی ڕاست دیە کە ئەویچە موجەب ئینفینیتیە ئەو بەنسبەتی بابەجان بەنسبەت پرسیاری یازدە پرسیاری دوازدە و کۆتایی تەماشا دەکەم چما هەیە بە هەمان شێوە ئامانجمەکمان هەیە کە ڕۆیشتە لۆچی ئێکسەکە لە بۆ پای دێم دادەنێمەوە دەڵێن ساینی پای لەسەر پای کەم پای ئەوە دەکاتە سفر لەسەر سفر بە هەمان شێوەی پێ دەڵێن باری نادیارە نەخۆشە چای دەکەینەوە کوو بابە گوتمان مامۆستا لۆبیتالی بەکاردێن بەسە قسەمان زۆر کرد یاڵە لۆبیتالی وەگرە بەسەرێ دەڵێ چی دەکاتە چی بابەجان دەکاتە کۆساینی ئەکس ئەدی خوارە دەکاتی پای ژمارەیە غەڵەت نەکەی کەواتەوە سفرە ئەوەش دەکاتە سالب یەک
باشە پایەکەی دادەنێمەوە لێرە دەڵێم کۆساینی پای باشە کۆساینی پای دەکات چەند بابە دەکاتە سالب یەک لەسەر سالب یەک سالب سالب ڕۆیشتن ئەنجام دەکات چەند بابەجان دەکاتە یەک دێن تەماشا دەکەم وەڵامەکەی ڕاستە ئەی ڕاستە و بی و سی و دیش غەڵەتە لێ قوتابیان خۆشەویست بە نسبەت پرسیاری دوازدەش کە خەلاص بوون ئەوە بەشی دووەممان کۆتایی پێینە هیوادارم ئیسفادان نەکردبی هەتا ڤیدیۆشکە خواتان لەگەڵ